وەک سەندیکاکانی کرێکارانی لقی هەولێر لە 1 ئایاری 2019 لە ڕێپێوانێکی بەرفراوانی کرێکاران بۆ بەردەم پەرلەمانی کوردستان یاداشتێکی پێنجخاڵیمان سەبارەت بە یاساکانی تایبەت بە کرێکاران و باشکردنی ڕەوشی کرێکاران ئاراستەی ئەم خولەی پەرلەمانی کوردستان کردووە، بەڵام ئەوە بۆ 2 ساڵ دەچێ بێ ئەنجامە. پوختەی ئاماری گیان لە دەزانی کرێکارانی لقی هەولێر لە ساڵی 2020 بەداخەوە کە 10 کرێکار بووە لە کاتی کارکردندا گیانیان لە دەستداوە کە سەرجەمیان کرێکاری ناوخۆی هەرێم بوون، لەوانە 4 کرێکار دەستەبەریان هەبووە. داواکارین لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ئاور لە ژیان و گوزەرانی کرێکاران بدەنەوە بە جێبەجێکردنی یاساکان و ڕەخساندنی هەلی کار بۆ ئەو کرێکارانەی ناوخۆی هەرێم کە ئێستا بێکار ماون لە ماڵەوەن. داواکارین بە گەڕانەوەی ئەو کرێکارە بیانیانەی بە نایاسایی لێرە کار دەکەن بۆ وڵاتی خۆیان بۆ ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ کرێکارانی ناوخۆی هەرێم. هەندێک خاوەنکار هەیە بێزەمیرە خۆی کرێکار دەبێت 8 ساعت کار بکات بە پێی یاسای عێراقی و یاسای جیهانیش نابێت زیاتر کار بکات، بەڵام ساعتی ئیزابەی کار هەیە لە بەرامبەر دەکرێت لە بەرامبەر دەدرێت، ئەو شتشی یاساییە. بەڵام هەندێک خاوەنکار هەیە بە زیادەوە کار بە کرێکار دەکات، ئێمەش ئەو تێبینیەمان هەیە، بەڵام ئەگەر نایاساییشە، بەڵام هەر کاتێک کرێکارێک بێتن داوا تۆمار بکە هەم یاسا پشتیوانی دەکە، هەموو سەندیکای کرێکاران دەرگامان واڵایە و ئەو شتە جێگای قبوڵکردنیە.